سڵاتان لەبێ ئەوڕیان لە ئەڵلقەیەکی نوێ بەرنامەی سفرێک ژیری پێکەوە دەست پێ دەکەینەوە بە سپۆنسەری کۆمپانیای ئارشۆ لە ناوەڕاستی ڤیدیۆکەی باسی کۆمپانیای ئارشۆ دەکەم چاوەڕوان. یەکەم هەواڵش دەبێ باسی بکەم با باسی ئەپدەیتە نوێیەکەی یاری کاڵ ئۆف دیوتی بکەین، یاریێکی تەواو نوێیان بڵاو کردەوە بە ناوی وارزۆن. ئەگەر یاری کاڵ ئۆف دیوتی مادرن وۆرفێرت نییە یاریەکە دەتوانیت بە خۆڕایی داوڵۆن بکەیت. چۆن؟ لۆنم ناتوو گەیمەری کاڵ ئۆف دیوتی بەڵام یاری مۆدرن وارفێر نەکڕیە، ئێستا دەتوانانی یاریێکی نوێ تاقیکەوێت بە ناوی وارزۆن. وارزۆن چییە؟ لە دوو مۆد پێکاتێ. مۆدی یەکەمیان مۆدێکی بات ڕۆیاڵە و مۆدی دووەمیان بە ناوی پلاندەرە. لەناو یاری بە معنای دزینی پارەی دێ، پارەکە وەزام لە شوێنە شاردرێتەوە دەبی دەریبینی. مۆدی یەکەمی بات ڕۆیاڵە وەکو پەبجی و فۆرتنایتی، بەڵام لە زیاتی ئەوەی 100 یاریزان بستە ناو نەخشەچی 150 یاریزان بەشداری تێدا دەکەن. 150 یاریزان پێکەوە وەستنە ناو یەک نەخشەی، پێکەوە بەشاردێن، گەیمەر دەبی یەکتری بکوژن، لوتی چەک و سیلاح و تەرتیبات شتی بکەن. بۆ هەروەها لە کاتی لوتکردنی واتە هەڵگرتنەوەی چەک و سیلاح و تەرتیبات شتی پارە هەیە. ئەو پارەی هەڵدەگری ڕێگەی ئەو پارەی دەتوانین سندوقی گەورەتر بکەوە تایبەتمەندی بکڕی بەو پارەیە. هەرچەندە خۆشبەختانە وەکو پەبجی فۆرتنایتی نییە بڵێ پارەی لێدەی، یان لە دەرەوەی یاریەکەی پارەی ڕاستەقی ناو یاریەکەی سەرفکەی ناتوانانی ئەو پارەیە تەنیا لە ناو یەک یاری بەکاردێ، واتە کاو یاری خلاص کرد هیچ بۆ پارەی نامینێ، واتە شتێکی عەدالەتە و هانی خەڵکی نادا پارەی دەرێ لە ناو یاریەکەی بەکار بێتن. پێتان چۆن ئەو مۆدە؟ ئایا پێتان وایە ئەو مۆدە جێگرەوەی پەبجی و فۆرتنایتی دەبی؟ بە بڕای خۆم شەقەشی گەورە لە پەبجی دەدا و شەقەش گەورە فۆرتنایت لە دنیاە، بەڵام لە کوردستان زەحمەتە گەیمەری مۆبایلی دوور خاتەوە، چکە لە کوردستان خەڵکەم و کۆنسۆلی پلەیستێشن و ئەکسبۆکسی نییە، هەموو کەسێک پیسیشی زەبەلاعی نییە، هەموو مۆبایلی گەمەی دەکەن لێشانیان گەیمەر نینە. زان پێشتا ناخۆشە بڵێم ئەوانە گەیمەرینە، بەڵام گەیمەر نینە. ئەگەر بە مۆبایلی گەمەی دەکەی نابێ گەیمەر، دەبی کۆنسۆڵت هەبی یان پیسی هەبێ. پێتان وایە کاڵ ئۆف دیوتی نوێیەکەک بە ناوی وارزۆنە سەرکەوتوو دەبی یاخودنا لە کۆمنت بینوسن. دووەم هەواڵش دەمێ باسی بکەم با باسی یاری The Last of Us بکەین. گەورەترین یاری پلەیستێشن لە مێژوودا بڵاو کرێتەوە لە ساڵی 2013 لە بۆ کۆنسۆلی پلەیستێشن 3 بڵاو کرایەوە، لە 2014 و 15 شتانە لە بۆ پلەیستێشن 4 بڵاو کرایەوە. ئەو یاریە تقریبان 30 بۆ 40 میلیۆن کۆپی لێفرۆشرا لە مێژووی بڵاوکردنەوەکەی لە پلەیستێشن 3 و پلەیستێشن 4. ئێستا ئەو یاری ئەوەندە بەناوبانگە زنجیرەیەکی تەلەڤیزیۆنی لەسەر دروست دەکەن. چێژ دروستی دەکا کابرایەکە بە ناوی کریگ مازین لە HBO، ئەو کەسێک کە زنجیرەی چێرنۆبڵی دروست کرێ، کە نەدیتە چێرنۆبڵ پێویستە بیبینی، چکە باسی ڕوخانێکی سۆڤێت دەکا بە تەقینەوەی یەک لە شوێنە گەورەکان. نامێت سپۆیلەرەکان بۆی تەماشا چێرنۆبڵی بکە ئەگەر نەدیتە، چکە سەسەلێکی ڕاکیە. دروستکاری ئەو زنجیرەی دێ زنجیرەی The Last of Us دروست دەکات بە هاوکاری چێ؟ نیل دراکمان کە دەرهێنەری یاری The Last of Us. تاوەکو ئێستا دیارێت چڕۆکی یاریەکە بزەبت کو دەبی، چێ بەشدارە چێ بەشدار نییە، بەڵام پێشبینیەکان بازەوە دەکەن بێگومان هەردوو کاراکتەری سەرەکی یاری The Last of Us یەکەم پارتی 1 ئێلی و جۆڵ، ئێلیەکە دەیناسن جۆڵیش دەناسن بێگومان هەردووچیان لەوانێ بگەڕێنەوە، بەڵام چێ ڕۆڵی ئەو دوو کاراکتەری دەجێڕینێ ناو ئەو زنجیرە فیلمەی دیار نییە. هەواڵەکەمانەیە لەسەر پلەیستێشن 5 و ئەکسبۆکسی نوێ. پلەیستێشن 5 وەکو دەزانین سۆنی تەنیا ناوەکەی ئاشکرا کردیە، لۆگۆیەکەی ئاشکرا کردی، بەڵام نازانین کەی بڵاو دەکرێتەوە. و ئەکسبۆکسی نوێش ناوەکەی دەزانی، شێوەکەش دەزانی، بەڵام تایبەتمەندەکانی سەد نازانین و نازانین کە ژنە بڵاو دەکرێتەوە نازانین کۆتایی ئەو ساڵە. نوێترین هەواڵ لەسەر پلەیستێشن 5 ئەوەیە کابرەیە کە پەرەپێدەرە لە بۆ ستودیۆیەکی نازام ستودیۆکەش ناوی چێ، کابرایەکەش ناوی چێ، تەنیا لە سۆشەڵی باوەڕ پێکراوە کە بڵاو کرێتەوە. ئەو کابرای دەڵێ ئەو خێرایی لەسەر پلەیستێشن 5 بینیمە سەرسامی کردیم، ئەواتە پلەیستێشن 5 زۆر خێرا دەرێ وەکو پیسێکی 5000 دلاری خێرا. ئەو قسەی قسەی من نییە، بەڵام لەوانەشەوە بی لەوانەشەوە نەبێت. هەروە هەواڵێکی دیکە لەسەر ئەکسبۆکسی نوێ ئەوەیە کە مایکرۆسۆفت ڕاگەیان دەنجی 3D زیاد دەکەن. دەنجی 3D چیە؟ ئەمج نازانم، تەنیا وێنەی 3D مان دیتە، ڤیدیۆ 3D مان دیتە، دەبینی لە عینەکە لە چاوکەی شتەکان بە 3D نیشاندا، بەڵام دەنجی 3D تا ئێستا تاقی نەکرێتەوە، تا ئێستا دانەدرێ. سەوتی 5.1 و 6.1 و 7.1 مان جوێ لێ بوو، دەتوانین لەولا جوێ لە شتەکان بی، بەڵام سەوتی 3D دەنگ بە دەنجی 3D نازانین چێە. پێشبینیەکی خۆمە ئەنیەوە فەرمینیە، تەنیا پێشبینی خۆمە پێم وایە ئەوەی مایکرۆسۆفت دەیە بیکە ئەوەیە مەسەلەن نەتوو کاتەکە گوێ لە میوزیکە یان لە گۆرانیەک یان لە کاتی گەیمی دەکەی میوزیک هەیە، ساوندبایت هەیە، دەنگ هەیە، میوزیک هەیە و ساوند ئیفێکت هەیە. لەوانە مایکرۆسۆفت شتێکی بکە ئەو لێر دەنگانە بێکەوە جێلی نەبێ، یعنی بە جیاواز جێ لە ڕابگری، وەکو شتێکی وایە 3D بی حیبی سێ ڕووی هەبیتن جێ لە ڕاگری. بەڵام چۆنە دەبی چاوەڕێ بکەین لە ئەکسبۆکس نوێ بمان بە دیارکەوی تایبەتمەندێکی باشە یاخودنا نازانم و پێتان وایە کامیان باشتر دەبن، ئەکسبۆکسی نوێ یا پلەیستێشن 5 نوێ کە بڕیارن لە کۆتایی ئەو ساڵ بڵاو بکرێنەوە نرخشان جارێ نازانین. هەواڵەکەمان هەیە لەسەر جۆنی دیپ. پێگومان جۆنی دیپی دەناسن، ئەو کابرایی ڕۆڵی پایرێتس ئۆف دە کاربیان دەجێڕێتن. جۆنی دیپ لە گفتوگۆدایە تاوەکو ڕۆڵی جۆکەری بجێڕی. جۆکەرەکەی ئەو جۆکەرەی پارساڵ بینیمان نا، بەڵکو جۆکەرەچکەی لە فیلمی باتمانی، فیلمی The Batman
طبعا نايب فیلمەکە نای The Batman بەڵام سە کاراکتەری باتمانە فیلمی The Batman لەلایەن مادریڤس کاردێرهێنان لۆ دەکرێت کە کاردێرهێنانی بۆ فیلمەکانی Planet of the Apes کردێەوە تا هەسارەی مەیمونەکان لەوانە بینی بتانە زۆر بەتان دۆبلاژ کرا لە کوردستان خەڵک بەژێر و زۆری بینیە ستافێکی گەورەی کۆ کردیتەوە لە ڕۆبەرت پاتینسن و چەندین ئەکتەری تر ئێستا پێتان دەڵێن چی بەشدارە بەڵام گرنگترین ئەکتەر تاوەکو ئێستا لە گفتوگوۆیە لە بۆ ڕۆڵی جۆکەر لەو فیلمێ بجێڕی کە ئەکتەری بەناوبانگ جۆنی دیپە هەرچەندە جۆنی دیپ لە ماوەی 2 ساڵ ڕابردوو کێشەیەکی کۆمەڵایەتی هەبوو لەگەڵ خێزانی ڕابردووی خۆی کە ئەمبەر هەردە کێشەیان هەبوو جۆنی دیگۆ ئەو لەمنیدایە ئەمبەر هەر دیگۆ جۆنی دیپ لەمنیدایە ڤیدیۆش بڵاو بۆکەوە جۆنی دیپ بە شەڕابەکەی خۆی لە زەوی دەدات و قسە بە ئەمبەر هەرد دەڵێ و جۆنی دیپش بەخۆشی ڕسمەکی بڵاو کردە دومچایی بەلێدان بوو گوتی ئەمبەر هەرد لی دایمە بەڵام تاوەکو ئێستا کەیسەکەی لای نەکرێتەوە لێر دیار نییە ئایا جۆنی دیپ دەگەڕێتەوە ناو فیلمەکان دەگەڕێتەوە فیلمێکی وا گەورە بەشداریکردنی جۆنی دیپ لە فیلمی The Batman وەکو جۆکەر پێم وایە کارێکی زۆر باشە و کارێکی دروستە چونکە ئەو کابرای جۆنی دیپ زۆربەی فیلمەکانی و زۆربەی کارکتەرەکانی ناتەبیعینە مەیکەپێکی زۆری هەیە حرەکەی سەیر دەکە پێم وایە جۆکەریش لە بۆوی زۆر باشە بابەتان لە بچێت لە فیلمی The Batman بەشدارە خانماکتەر زۆری کارتیف بە کارکتەری سێلینا کایل یاخود کاتومن بەشدارە کۆڵین فێرال وەکو کارکتەری ئۆلسوات کەبل یاخود The Penguin بەشدارە پۆل دۆن وەکو کارکتەری ئێدوارد ناشتن کە بە The Riddler بەناوبانگە بەشدارە ئەکتەری بەناوبانگ ئاندی سەرکس بە کارکتەری ئالفرد بەشدارە جێفری ڕایت لە زنجیرەی وێستوۆڵد وەکو کارکتەری جیمز گۆردن بەشدارە و بڕیارە فیلمەکەش لە 25/6/2021 لە سینەماکان نمایش بکرێ ڕۆبەرت پاتینسن وەکو باتمان یاخود بروس وین بەشدارە پێم وایە فیلمێکی نازداری باتمان دەبی و پێشم وایە دەبێتە یەکێک لە باشتی فیلمەکان لە مێژوودا لەبەرەوەی کارکتەری زۆر باش تێدا ئەکتەری باش تێدا ئەگەر جۆنی دیپیش بەشداری کە وەکو کارکتەری جۆکەر هەرچەندە من واقعی فینەکسی پارم زۆر پێ جوانە وەکو جۆکەر بەڵام لەو فیلمی جێگەی نابێتەوە چکە فیلمە وەکو فیلمەکانی ڕابردووی جۆکەری سایکۆلۆژی نابی فیلمێکی زیاتر دراما و مستری و فریلەر دەبی واتە سایکۆلۆژی نابێتن پێتان وایە جۆنی دیپ وەکو جۆکەر سەرکەوتوو دەبی یاخود ناوە پێتان وایە جۆنی دیپ ئەو ئۆفەرە قبول دەکا لەلایەن کۆمپانیای وەرنەر براذرز یانە لە کۆمنت بینووس خۆشەویستان وەکو دەزانن سپۆنسەری گەورەی ئەو بەرنامەیەمان کۆمپانیای ئاشۆیە کە لە جوانترین و باشترین ئەو کۆمپانیانەی لە شاری هەولێر ڕکلام بەرهەم دەوێن هەرچەندە لە سلێمانیش دەتوانن تەلەفۆنیان لە بکەن دێن ڕکلامێکی جوان لە بۆ دروست دەکەن ئەو کۆمپانیا جگە لە بوای ڕکلامکردن دەتوانن ماڵپەر لە بۆ دروست بکەن بە شێوەیەکی سقف لەگەر لەسەر ماڵپەرەکەت هەبیتن واتە هیچ کەسێک ناتوانێت هاچی بکە و دەستکاری بکە بەڵکو دەبتە ماڵپەرێکی ڕێگە پێجاو لە هەموو جیهان واتە ڤێریفای واتە سایشین وەردەگری وەکو سایشینی فەیسبووکی وایە کۆمپانیای ئاشۆ ستافێکی تایبەتمەندیان هەیە لە دروستکردنی ڕکلام دروستکردنی بەرهەمی ڤیدیۆیی دروستکردنی سایت دروستکردنی ئەکاونتی ئینستاگرام سپۆنسەری ئینستاگرام سپۆنسەری فەیسبوک هەر کارێکی بواری میدیایی تەرفید هەبی کۆمپانیای ئاشۆ دەتوانن بۆتانی دابین بکەن بە باشترین کامێرا تەنانەت ئەو کامێرانش بەکاردێنن کە زنجیرە و فیلمی پێ دروست دەکرێت لە ڕێد ئەلێکسا بلاک ماجیک هەرستە تو حەز دێ و هەرستە کە پێویستت پێ بە باشترین کارمان بە باشترین ئامێر بە گونجاوترین نرخ دەتوانن بەرهەمت بۆ بەرهەم بێنن لینکی ئینستاگرام و فەیسبوکم لە دیسکریپشن دانایان دەتوانن بیان بینن و هەروە ژمارە تەلەفۆنی بەڕێوەبەری کۆمپانیای ئاشۆم لە دیسکریپشن داناتوانن پەیوەندیان بێ بکەن کابراش زۆر قسە خۆشە زۆر بە جوانی جواب بداتەوە بەخۆش دێتەلات ئیشش جوان لەبۆ دەکا واروە دەتوانانی سوودیان لێوەگری تاوەکو کاڵایەکە دیان بەرهەمەکە دیان دوکانەکە دیان هەشت دەکات لە توێ ڕکلام لێ بکەیت زۆرترین بینەری هەبی هەواڵەکانی ئەو هەفتەیە جەست پێ بکەین چەند هەواڵێکی کورتم لە بۆ هینانە تەنیا ئەو شتانێک کە بڵاوکراینەوە ئەو ئەکتەری ڕۆڵی ئەنکلی دەجێڕا لە یاریەکانی Red Dead Redemption 2 کە ئەوە وێنەکەیتی کۆچی دوایی کرد واروها ترێلەرێکی نوێی فیلمی بلاک ویدیۆ بڵاوکرایەوە ترێلەرێکی نوێی Quiet Place Part 2 بڵاوکرایەوە فیلمەکەش بڕیارە ئەو مانگەی لە سینەماکان نمایش بکرێت بەڵام لە کوردستان سینەما قەپاتە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا لەوانەیە نەیبینین فلکس ڕاگەیان سیزنی سێمی Lost in Space لەژێر کارکردنەوە ئۆکەی درایتێ و فیلمێکی نوێی The Rock لەژێر بەرهەمهێنانە بە ناوی Red Notice دوین جانسن واتە The Rock بەشدارە لەگەڵ ڕایان ڕۆناڵدی پێم وایە فیلمێکی کۆمیدی دەبی و گال گەدۆتیش بڕیارە لە فیلمەکەی بەشداربی ئەکتەر ماکس ڤۆن سیدۆ لە تەمەنی 90 ساڵی کۆچی دوای کرد کە ڕۆڵی کارکتەری 3 ئایڕێڤنی لە زنجیرەی گەیم ئۆف ترۆنز دەجێڕاوە لە فیلمی ئەکسەسۆرتی کۆن ساڵی هەشتاکان و هەفتەکان بەشداری کردبوو خۆشەویستان ئێستاش ریاکشنە بۆ گۆرانێکی نوێ دەکەین کە ئێمنێم بڵای کردو بەنای گازێڵا هەرچەندە گۆرانێکە لە مێژە بڵاو کرێتەوە بەڵام تازە ڤیدیۆیەکەی بڵاو کردەوە کلیپی کردیە ئەوڕۆ سێشەمەکە من ڕیکۆردیۆ بەرنامەی دەکەم ئەوڕۆ بڵاو کرێەوە بەڵام ئێستا با پێکەوە ریاکشن بکەین گۆرانەکەم هەموو نەدیتە تەنیا چەند پارچەی گچکەی بیدایەتەکەم دیچکوتن دەخۆم سپۆیلەر نەکەم بە پێکەوە ریاکشنی لۆ بکەین و پێکەوە لە یەکەم جا گۆرانەکە ببینین سەرەتا یەکسەر گۆرانێکە کو دەست پێ دەکات ئەمنێ بە خواردنەوەی مەشروب دەست پێ دەکەوە ویسکی ڤۆدگا نازانم چیان دەخوات بەڵام هیم ئەمنێ مەشروبی ناخۆی ئەمنێم تقریبا 9 ساڵ واز لە مەشروبی نییە لەبەرەوەی کاتی خۆی دڕگی دەخوارەوەتە ئەوە بوو ئیدمانی دەرمانی بوو
و ئیدمانی مەشروبی بوو تەرچی کرد لە بەرەوەی زۆر ئەزەتی کچەکەی خۆی دا ئەزێت داچی داوەشتانە و مۆزوعش درێژە مهم گۆرانی دەستپێکردنی گۆرانی بە خواردنەوەی مەشروب یعنی ئەمەم دەڵێ ئەمن نیمە ئەوە ڕۆڵی کارکتەرەی دەجێڕی ئەو کارکتەرە ناوی گادزڵە لەوانەیە بیناسن لەوانەیە ناسن گازڵە و ئەژدی هەیە گەورەکەی فیلمێکی خۆشی هەیە بەناوی گادزڵە ئێمەم خۆی کردە ئەو بەڵام ئێمەم گادزڵە نییە تاوەکو زەوی بخۆیە خۆ خەڵکی بخوا ئێمەم میوزیکی دەخوا ئەوە سەرەتایەکەی گوتمە تێبگەین پێکەوە دەست پێ بکەین وەشتەکان تێبگەین zombie apocalypse and Bobby the brain meaning which is probably the same reason I wrestle with mania shades in this bitch I'm posse up consider it to cost me a costly mistake if they sleeping on me the husband I get insomnia Eminem بخور رول خوي دجري ودون فريدي كي كان افرت اتشبيا ورولي امينيم دجري يعني امينيم سان كاركترك اللي هو ولا بدايه الشعر كاش امينيم بايستك امينيم دري ام اكو غازلا داس بيدا كام اكو غازلا اويدا كام هموت انا ناو دبم زي ما مسيتيا ADHD hydroxy cut that's the capacity in AA with an AK melee finna set it like a play date but a vacate retreat like a vacate mayday this beat is crazy امينيم فلتري تيك توك بقاعديني طبعا امينيم 8 قوري امينيم تقريبا 7 سال 8 سال شويه 2 3 ناس عم بالضبط نظام لتصل بصير امينيم فلتري تيك توك بقاعديني معناه عمل له سردمه درجيم ل 8 جو درجيم راستم 8 مقابله لانجو بلام يعني دبيني فلتري سناب شات فلتري تيك توك بقاعديني ايش كوميديا laughing all the way to the bank I spray flames they cannot tame or placate the monster you get in my way I'ma feed you to the monster I'm normal during the day but at night turn to a monster او كوري باشدار انا جوسي وورلد اوي برگەکان دەڵێتن و تەش گۆرانەکەی دەڵێتن جوسي وورلد لە ساڵی 2016 یان حەفدە و بەخۆی کۆتایی بەژیانی خۆی ناوەتە مرد ئێمەنێمیش بەشداری پێکردی ئەو گۆرانی جوسي وورلدی کۆنە بەڵام ئێمەنێم نوێی کردەوە ناو گۆرانی خۆی بەکاری نایە وەکو ئەوە وایە ڕێز لە کوڕی دەگری کە جوسي وورلد تەمەنی 18 ساڵی کۆچی دوای کرد هەنگ کۆچی دوای نەکرد خۆی کوشت بۆیەش ئێمەنێم کاریگەر بوو کات خۆی کە ئەو کابرای کۆچی دوای کرد لێکوانە بەکاری نێناوی جوسي وورلد shines like ice road trucker I look like a villain out of those blockbusters spit a monster blood on the dance floor Louis V carpet لەنا گۆرانەکە ڕێکلام لە بە کۆمپانیای LG دەکەن LG مۆبایلێکی بڵاو کردەوە پار دوو شاشە بوو کە دیکەوە دوال سکرین وە دوو شاشە و لێرە بەکاریان هینایە ئەوەش ڕێکلام کردنەکە لە بۆ کۆمپانیای LG خۆڕێ ئێمەنێم زۆر خۆڕێ لە بەرچ ئێمەنێم دەرێ بەسەر ئەو کەسانە دەکەم کە ئەوان تۆپی دەمژن خۆمان زانین بۆڵ لە زمانی ئینگلیزیەکە تۆپ بە کوردی بەڵام مەبەستی تۆپ نییە بەڵکو مەبەستە شتەچکیە بە کوڕی وەیە بە پیاوی وەیە زە ئافرەتە چیدانە تۆپەکی زمانێدا ئەو معنای خۆی هەیە دەبی تێبگەی It's impossible to list them all and in the midst of all this I'm in a mental hospital with a crystal ball trying to see what I still be like this tomorrow whisper dog voices whisper my fist is ball back up against the wall pencil drawn this is just a song to go ballistic on you just hold a pistol on the guy with the missile launcher ئێمەنێم دەرێ ئاگاتو بە شعر لە بۆمبێ ئەمە بەڕاب جواب بدەمەوە ئەگاتو بە دەمانچێ لە بۆمبێ وەکو دەبینین بە RPG جوابی داتەوە لەناو مۆڵەکی ئێمەنێم RPG لەیەکەچی دەداتن وە قسەکەش تەواوە یعنی تو بە شعرێکی گچکە قسە بە ئێمەنێم بڵێ ئێمەنێم یەک ڕاپیکام لەسەر دەرێ سوک و چووکت دەکات Just a Loch Ness, the mythological. Quick to tell a bitch go off like a fifth of vodka. When you twist the top of the bottle, I'm a monster. You get in my way, I'ma feed you to the monster. I'm normal during the day, but at night turn to a monster. When the moon shines like ice road trucker, I look like a villain. ئێمەنێم دەڕشێتەوە بە دڕشانەوەکەی تەمشا ڕشانەوەکەی تابیعی نییە دەبینی دەڕشێتەوە میکانۆی فرەت دەناودەی مەبەستی وایە وەکو گادزڵایە وەکو ئەژدەیەکی گەورەیە شاری قوددایە بەڵام ئەو شارێکە فرەت داتەوە وەکو میکانۆی گچکەیە ئەوش معنای خۆیە معنایەکەی منێمتانی هەموو شتێکی قوددانەکە ماسەی لەناوبردنە وەکو ڕاپ Set trip, vacation plans. I'm on point like my index is. So all you will ever get is some motherfucking finger, prostate exam. How can I have all these fans that perspire like a liar's pants? I'm on fire. ئەمەنێم لێرە مەسیچێ ئێمەنێم بەسەر یەک کۆمەڵە ئەلبومی خۆی کەتێ ئەلبومەکانی ئەو ئەلبومانێکە فرۆشتیی هەمووی دانایە بە شعرش دەڵێ ڕاستە ئەمن تەمەنم گەورە بۆ ئەومە ئەلبومم بە تەقریبا بە میلیۆنە ئەلبومی فرۆشتی یعنی لە 2002 تا ئێستا پڕفرۆشتین هونەرمەندە لە تەواوی جیهان و یەکە لە پڕفرۆشتین هونەرمەندەکان لە مێژوودا مەبەستی ئێمەنێم لێکوانەوەیە دەری ڕاستە منە هەموو ئەلبوم فرۆشتێ بەڵام ها بەردەوامم و هەر دەبینی وە قاچی ئاگری گرتێ لاقی ئاگری گرتێ مەستی وایە من هێشتا لەس ئاگری ما و هێشتا بەردەوام وە باز ناینە بالضبط no plans to retire
I got 'em passing out like what you do when you hand someone flyers. ئەوە ئێمنێمە ئەوە یەکەکە ڕۆڵی منێم دیکە لێکوانە بەس ئەوە ئێمنێمە بەگەنجی کات خۆی لە ئەلبومی یەکەمە ئەلبومی دووەمە ساڵی 2009 چی وایە یعنی بالضبط وەختی بیرنایە بە نظام ئێمنێم کات خۆی ئەو شتە سپی لەسەر دەکرد What goes around comes around just like the blades on the chainsaw. 'Cause I caught the ئەوە ژێمنێ لە ساڵی 2014 15 ئەوها بوو like kidding. چون شەیدی ئەوەش So much ease that they call me Diddy. 'Cause I make bands and I call getting cheese a cakewalk. Bitch, I'm a player. I'm too motherfucking stingy for share. لێرە قسە بە دیدی دەڵێ Won't even lend you an ear, ain't even pretending to care. But I tell a bitch I'm area, should bury a face on my genital area. The original Richard Ramirez, Christian Rivera. 'Cause my lyrics never sit well, so they wanna give me the کۆمنتی نادەم لە سێرە چکارە زۆر قۆڕە scary, call it Harry Carry. 'Cause every time I'm digging Harry Carry, I'm married. ئێمنێم بەخۆی خۆی گرتی لە ناو ئۆتۆمبیلی دانایە بەخۆشی دەوێت دەکەستە خۆ قەپاتکەم بەستی وایە بەخۆ دوو کەس هەیە لە ناو شخصەتی ئێمنێم هەیە عنی مەسەلەن مارشل مادر هەیە مارشل مادر ناو ڕاستەقینی ئێمنێمیە و سلیم شەیدی هەیە سلیم شەیدی ئەو ئێمنێمەیە کە جوو بە خەڵکیتدا ئێمنێم چی کردیە مارشل مادر واتە شخصیتە باشەکەی خۆی لە ناو سندوقی دانایە سلیم شەیدی دەوێت لە ناوی بە بەخۆی دەوێت پارتیشی بەش خۆی ببڕی لە ناو I'm swearing up and down, niggas spit this shit's hilarious. It's time to put these bitches in the obituary column. We wouldn't see eye to eye with a staring problem. Get the shaft like a staring column. Trigger happy, pack heat, but it's black ink. Evil half of the bad meats. Evil that means take a back seat, take it back to fat beats with a maxi single. Look at my rap sheet. What attracts these people is my gangster bitch like Apache with a catchy jiggle. I stack chips. You better got a half-eaten Cheeto. ئەو چه بۆکسی لە ئێمنێمیدا The fuck? Yeah, what the fuck? Mike? Damn, is that you? مایک تایسنی تێدایە بەجددی ئێرم نەدیبوو نەمزای مایک تایسنی تێدایە مایک تایسن دای مایک تایسنی دەناسم نیە مایک تایسن ئەو کەسای بۆکسێن بوو یەککە لە بەناوبانگترین بۆکسێنەکان Please, man, I'm sorry. Please forgive me. Fuck. مایک تایسن پسە زمانە یعنی لێگوانە چەند خۆش سەی دەکا Please forgive me man fuck زۆر خۆش سەی دەکا I ain't mean this. Please, man, I'm sorry. Please forgive me. Fuck. Filling with the venom and eliminate him. Other words, I'm intimate him. I don't wanna hurt him, but I did him in a fit of rage. I'm murdering, kill nobody will have him. Finna kill him and dump with the fucking bodies. Oh, Dr. Dre! Generator, renegade him, and make anybody who wanted with the Dr. Dre چی دکتۆری لەبەرە لەگەی ئێمنێمیە frame. Don't nobody want it, but they're gonna get it anyway. I'm beginning to feel like I'm mentally ill. I'm a killer, be killer, be killer, be the دەی خۆی لێ کردەوە killer within me, out of me. You don't wanna be the enemy of the دەی ئێمنێمی ڕناوە سقەت even enemy. What stupidity it'd be. Every bit of me's the epitome of a spitter when I'm in the vicinity. Motherfucker, you کابرا نیوەی دەی لێویتەوە مایک تایسن دەی بە پلاستەری چاکاتەوە better duck. You finna be dead the minute you run into me. 100% of you is a fifth of a percent of me. I'm motherfucking finish you, bitch. I'm available. You wanna battle? I'm available. I'm blowing up like an inflatable. I'm undebatable. I'm unavoidable. I'm unevadable. I'm on the toilet bowl. I got a trailer full of money and I'm paid for. I'm not afraid to pull them. Man, stop. Look what I'm planning. Look what I'm planning ئەگە تێناگەن ئەو کابراە look what I'm planning ئەوە یۆ قسەی کردیە ئەو کابراایە کاتی خۆی ریاکشنە بە گۆرانی چی ئێمنێمی کرد ئێمنێمیش گوتی ینی لە کۆتای گۆرانێکی گوتی look what I'm planning لاسە ئێمنێمی کرد ئێمنێمیش یاساوی دەکاتەوە ینی I hope everybody having a good day. ئەو کوڕێک کە باسم کردی خۆی کوشتیە جوسی وۆڵد ئێمنێم لە ئاخری گۆرانیەکەی پارچە شیویدانە Even if you didn't accomplish لە گۆرانەکەش نووسیتی in loving memory of Gerard Juicy World Higgins ئەو نای anything خۆیتی significant, don't be discouraged. Just aim to accomplish something significant. دەبێ ینی منێم هەم کاتێک ڕێزدە و کەسان دەگەنی کە خزمەتی ڕاپی دەکەن خزمەتی هیپۆپی دەکەن چکە ئێمنێم هەرچەند ئێمنێم دەڵێ من میوانم لە ناو میوزیکی هیپۆپ چکە میوزیکی هیپۆپ ئێڕەش پێستەکانە بەڵام لە کۆتایەکەی ئێمنێم یەکە لە باشترین ڕاپەرەکان وە گۆرانی گادزلارسەنە گۆرانێکی یەک باشترین گۆرانی ئێمنێمی نییە خراپترینیشە تەمان گۆرانیش خۆشە فەنە تێکستەکەی خۆشە ئاخیرەکەی زۆر سەرێک گۆرانی دەرێت تەمانەوە دەبتە خێراترین ڕاپ لە مێژوودا خۆشەویستانم کۆتایی بەرنامە سفرێک ژیری تاوەکو ئەڵلقەی داهاتوو چاوەڕوا من پێشەمەی داهاتوو ئەڵلقەی شوێنێ بڵاو دەکەمەوە